ئەوانە کە بوت باسمان کرد لە گەورە ساڵیا بۆ خۆمانی بەدەستبێنین. بۆیە لایلایە ئەتوانێت بناغە و سەرەتا دەنگی ئەو ژنانەیە کە شانازیەکی ئەستێرانە لە ڕوخساریان دەپۆشن. کلیلێک کە لە بەردی سنووری ڕاجۆ دەرەتهێنا ئێستا لە ناو دیوارەکاندایە، لە بوخچەی ئومێدی خۆردایە، کە سوێندی نەمرمی خواردووە لە تەنیاییەکی دووردا، لە چیای جوودیەوە تا بەرزاییەکانی گۆڤندێ. ئەو ڕۆڵە دانایانەی بە خاکت سپاردن، ئەو دێڕانەی لەسەر ناو نووسیتەوە، هەڵگری هیوایەکن لە ئامێزداندا، هەناسەی ئازادی ژیان دەکێشن لە دەرگا تەختەیەکانی گۆڤندێ بەرەو دیوارەکانی ناوەوە. وڵاتە بریندارەکەم ئێستا دەریایەکی دێرینی هیوایە، تۆ لەوێ مەیلی گوڵە گەزیزە دەکەیت، من دوور خراوەیەکم بۆنی بە جێهێڵراویم لێدێت. لە ڕێگا سرمدا خست و نەکرا، لە دوا فرمێسکی گوڵ بە خوێنەکان بڕوانم، بە نەرمی دەست بە خاکەکەی دابێنم، نەمتوانی گەڵای نەپەنی سەوز بووی خەونە شکاوەکان هەڵبگرمەوە. کزە کزمەکە کزە دووەگیانم، کزە دووە مەڵحەم دەمەی لەزانم کزە کزمەکە من کزە کزمەکە کزت لە گیانم، کزەکەی تۆیە ئەبڕێ ئێسقانم. لێرە بۆمان دەرەکەوێدای هیچ گرنگێک بەخۆی نایە، ئەوەی کە بۆی گرنگێت تەنها ئەوەیە کە مناڵەکەی بێکێشە بێ. کزە لای هەمومان ڕوونە کە دەنگی سووتان و هەڵقشتانە و لەمەوە ئیدیۆمێک لە ناو کووردا دروست بووە کە کورد دەڵێ کزەی جەرگم. کزەی جەرگم ڕادەیەکی یعنی ئەو پەڕی ڕادەی خۆشەویستیە کە ئەمە ئەکرێ بڵێ ئیدیۆمێکە لە چیرۆکی دایکان لە لایلایەوە دروست بووە. بەڕاستی نمونونەکان زۆر زۆرە لەبەر کات ناتوانم بیخوێنمەوە. یەکێک تر لە چیرۆکەکان بریتێ لە شەو نخوونی دایکان لە لایلایەکانیانەوە شەو نخوێنی خۆیانمان بۆ گێڕنەوە چۆن تووشی چ بارودۆخێک بوون کە لێرەیە بەڕاستی لای من شتێکی جوانی تیاویش ئەوەیە کە ئەو هیلاکی و ماندووبوونەی دایک بە دیار مناڵ و شەو نخوونیەوە نابێتە ڕق، نابێتە تووڕەبوون، ئەبێتە لایلایە. ئەتوانین بڵێن ئەمە یەکێکە لە خاڵە ئیجابیەکانی لایلایی دایک ئەو هەموو ماندووی و ئازاری خۆی ئەکاتە لایلایەوە، کاتە ئاواز تا مناڵەکەی پێ بخەوێنە. یەکێک تر لەو بابەتانی کە هەر لە گێڕانەوە هەیە بریتێ لە دوعا و پاڕانەوە. لە ڕێگەی دوعا و پاڕانەوەوە دایکان چیرۆکی زۆر جیاوازمان بۆ گێڕنەوە. بێگومان هەمومان ئەوازانین دوعا و پاڕانەوە یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دایک بۆ مناڵەکەی وەک هێزێکی ئەرێنی بە بەردەوامی ئەیا بە مناڵەکەی. لە لای ترەوە ئەم بە شتێکمان بۆ ئەگەڕێتەوە ئیش بریتێ لە بیر و باوەڕی ئاینی کوردانە کە سەر چاوەکەی بریتی بووە لە خوا و پێغەمبەر و فریشتەکان و بیری تەسەوف، کە بیری تەسەوف لە لایلایی کوردیا زۆر زۆر بەڕوونی دیارە و سەردەمانێکی زۆریش بیری تەسەوف تەنها شت بووە کە لە ڕووی ئاینیەوە کورد پەیڕەوی لێ کردووە. زمانەوانی وە زیاتر لێکدانەوە بۆ کردووە کە زمانەوانەکە ئەحتیما دەخاتەوە سەر لایەنە کۆمەڵایەتێک و لایەنە دەروونیەکێک کە ئەوان باسیەکەن، بەڵام من لە ڕووی زمانەوە هێناومە. بۆیە بابەتەکەم وانەوە ناوە ڕنگدانەوەی جیهان بینی کولتوری لە پێکهاتی سیمانتیکی لایلایی کوردیا کە ئەم سیمانتیک واتە سازی تەڕەنەوە لای خۆمانەوە زاراوای وا بەکارێنی ناچار بووم بۆ جۆرە بەکاری بهێنم. لێرە ئێمە لە سێ پرسیارە ئەمانێ بڵین ئایا لە ڕووی زمانەوانیە و لە ڕووی دەروونی و کۆمەڵایەتیە، لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی فەلسەفیەوە لایلایە ئەوێت چی بکۆڵێتەوە. ئەگەر نمونەیەک لە نەتەوایەتەکە بێنمەوە مەسەلەن ڕۆڵە بەخێوت دەکەم بە شیری پاکم، پەروەردە دەکەم لە ڕێگەی خاکم، ئەوە یعنی ڕوە نەتەوەیەکێتی. لە ڕووی فەلسەفێکەوە بۆ نمونە باسی چارەنووس و ژیان و مردن و یان هەندێک جار باسی بەهەشت و خێری زیینە و ئەم جۆرە شتانەیان بۆ ئەکرێ لە لایلایەکانیانە. بۆ ئەو پێویستمان بەوەیە کە باسی کەین بڵین کولتور لە ناو کووردا چییە،
سەرەتا بێ پێناسەیەکی کولتور بکەین پاشان ئەوەی کە من پێوەی خەریکم ئەوەیە کە زمانەوانی کولتوری چییە؟ زمانەوانی کولتوری بریتە لەوەی کاتێکە هەر شتێک کە لە ناو کووردا وەکو کولتور باسەکرێ ئەبێتەوە بە کۆد ئەم کۆدا ئەچێتەوە ناو فەرهەنگەکەی و هەروەها ئەچێتە ناو ئاوازمەندیەکەیەوە ئاوازمەندی کورد بەم کۆدە کولتوریانە پڕ ئەبێتەوە بۆیە هەر کاتێک کە من قساکەم کولتورەکەم لە قسەکردنمان ڕەنگەهاتەوە هەر خۆشمان لە ناو خۆمانە هەز بە جیاوازی کولتوری ناوچەکانمانەکەی کاتێک یەکی قساکەڵێت و خەڵکی فڵان شوێنی ئەمە کۆمەڵێک کۆدەوە واکە کە ئێمە یەکتری بناسیینەوە ینی کۆدە زمانەوانەکانمان کۆدە کولتوریەکانمان من لە ڕێگەی کۆدە کولتوری زمانەوانەکانمانە ئاشکرایەکەم کە من خەڵکی کۆم چ دینێکم چ بیر و باوەڕێک و ئایدۆلۆژیایەک هەڵەگرم دژەکانم چییە ئەمانە هەمووی کۆدە کە لە ناو قسەکانمانە دەرەکەوێتەوە بۆیە لایلایەش خۆی لە خۆیان کۆمەڵی کۆدە و کۆدی کولتوری لە ناوخۆی هەڵگرتەوە بۆیە پێویستمان بۆ بوو کە باسی زمانەوانی کولتوری بکەین کە زمانەوانی کولتوری چییە؟ اینجا باسی جیهانبینی کولتوری شەکەین کە ئەویش بە هەمان شێوە ئەوەیە کە تۆ چۆن لەم جیهانە ئەڕوانی و دوایی ئەم ڕوانینە و ڕەنگەیاتەوە لە سەر جەمبەرهەمەکانی ژیانتان لە گۆرانی لە مۆسیقایە جا من لە کاتی دانیشتەکانمانە بە تەنها من بووم لەگەڵ هەرسێکیانە زۆر خۆشحاڵ نیم بە لایلایە بەڵام حەزەکەم لێ کۆڵی لەسەرکەم لەبەرەوەی کە زۆربەی کات ئەو ڤیدیۆیانەی من بینیومە هەم دایکەکە گریاوە هەم مناڵەکە گریاوە پێچوانەیەوە کە پێشترە ماوت هەموو شتێک لە مێشکی مرۆڤە ئێستاڵین مێشک لە سەرایە سەر لە ناو جەستەیە جەستەش لە ناو ژینگەیە بۆیە ئێمە بەردەوام ینی لە ژینگەدا پۆشراوین مێشک بەتەنیا ناتوانێت ئیشی خۆی بکات بەواتایەکی ترێمە لە بنەڕەتدا لە پەیوەندی و گۆڕینەوەین لەگەڵ ژینگەی دەوروبەرمانە بنچینەمان لەسەر پەیوەندی و ئاڵوگۆڕ و تێکەڵاوبوون لەگەڵ ژینگە و دەوروبەرمان دروست بوو کاتێ مناڵ لەناو مناڵدانە ئەو شوێنە ئەمنترین و ئارامترین و باشترین و گونجاوترین شوێنە هەرچەند لەوانەیە زۆر جار دایکەکە بەهۆی کێشە و گرفتی خۆراکی کێشە و گرفتی دەرونی یان جەستەی مناڵەکە هەست بە ناخۆشی و نەئارامی بکە بەڵام مەلوە کازاینەوە ڕێژەی زۆر نییە و ئێمە لێرە باسی زۆرینەکە ئەکەین کە دایکەکە وەکو کێشە و گرفتی دەرونی و جەستەی و خۆراکی نەبووێت بەگشتی ئەتوانین بڵێن ئەو مناڵدانە ئەو شوێنە خۆشترین و ئەمنترین و ئاسایشترین شوێنە بۆ مناڵ لەوێ هەست بە ئێش و ئازارێک کە لە دواییە کە لە دایکە بێت نایکات بەو شێوازە کە دوای ئەو کە لە دایکە بێ هەست بەو ئێش و ئازارانە ئەکات بۆیە دوجاریش کە مرۆڤ با بڵێن بە دوای شت یان شوێنێکی ئەمن و ئاسایشە ئاگەڕێت پێی ئەڵێن گەڕانەوە بۆ مناڵدانی دایکە یعنی مناڵەکە مرۆڤەکە کە گەورە بووە لە کاتی کێشە و گرفت و کێشەکانی خۆیان حەز بە شوێنێکی ئەمن و ئارامەکە حەز بە ژوورێکی هێور و ئارامەکە دوور لە قەرەباڵغی بێ ئەوە هەر هەمان گەڕانەوەیە بۆ ناوزکی دایک یان جاری وا هەیە لە کاتی کێشە و گرفتێکە حەزەکەی کەسێک لە ئامێزت بگرێ حەزەکەی کەسێک باوشت پێ بکە ئەوەش هەمان مانەوە و ینی بوونی مناڵە لەناو مناڵدانەکەیە مناڵ کە لە دایکە بێ سەرەتا بە بۆنەی گەرما و سەرما و برسێتی و ئازاری زک و زۆر شتی تر ئەمایەکی ئەوێ هەتا لەگەڵ دنیای دەوروبەرا بێت و بتوانێت لەم دنیان بژی لە ماوەیە دایکەکە ژینگەکە وا لێ ئەکات کە مناڵەکە بتوانێت بەرگەی ژیانکردن و با بڵێن ژیان بکات بەرگەی ژیان بکات ئاوا بڵێن بۆنی ئەڵێن کاتەکە کەمە منیش هەر چاوەخش نزانم چۆن کۆیکەمەوە دایک لە ڕێگەی قسەکردن لاوانەوە ناس پێدان دەست پیاهێنان شیردان حەمامکردن لە باوەشگرتن هەموو ئەمانە ئەبێتە ڕێگە خۆشکەرێک بۆ ئەوەی مناڵەکە کە بارودۆخەکەی پێ تەحەمل ناکرا لە سەرەتای لە دایکبوونیەوە دنیا وەکو شوێنێکی هێمن و ئارام و ئاسایش ببینێ لە ڕێگەیان پەیوەندیگەلە و هەستی ئاسایش و هەستی بەسراوەی ئەمین یعنی
سکیور ئەتەچمنتەکە دروستە بێت لە مناڵە. ئەو هەستە شارانەی ئێمە کە هەمیشە هەیە و کە نەمانتوانی وەڕاوی بکەین بتوانی ویانە ژنان لەو سەردەمەیە بە شێوازێکی با بڵێن بێدەنگانە و کە شەرمی کۆمەڵایەتی تیانە بووە لایلایە بێت. لایلایە ئازارەکانی ئەگەر کوردایەتی بوو بێت، ئەگەر داماوی بوو بێت، ئەگەر عاشقایەتی بوو بێت، هیچ مەجالێکی تریتیان نەبووە کە هەست و سۆزی خۆی دەرببڕێت. لە کاتێکا ویستویەتی هەستی خۆی دەرببڕێ بۆ مناڵەکەی کە ئەو پەڕی نزیکی و خۆشەویستیە. بەڵام لە هەمان کاتیشە ویستویەتی پێی بڵێ کە من چەند ژنێکی دڵشکاوم کە عاشقی کەسێکی تر بووم ئێستا لەگەڵ باوکدام هەروەکو مامۆستا ئاماژەی پێکرد کە هەنێشتی هەیە پێویست نییە یعنی بەو شێوەیە هەر لە دڵی خۆمان نابیشارینەوە کاتەنە تەراپستێکە بووە نە کەسێکی تر هەبووە کە گوێ لێ بگیرێ. بەڵام لایلایە بۆ تا ڕێگەیەک بۆ تا دەرگەیەک بۆ ئەوەی ئێش و ئازارەکانی خۆمانی تیا باس بکەین. ئەمە بەشێکێتی کە هەموو شێوازێکی لایلایە زۆر بەمان ئێمە هەڕڵێن دایکان هەنێک با بڵێن نەنکەکانیش پور یاخود چەندجار هەوە پیاویش لایلایی کردووە بەو شێوازەی کە نەیتوانیوە بەو شێوەی کە خۆی ئێوێ ئازارەکان بۆی دەرفەتی نەبووە. بەڵام ئەم لایلایە هەم کلتوریە هەم دەرونیە. کاتێک کە تۆ شوێنێکت نییە لایەنەکانی ئازارەکانی شاراوەی ناڕۆحی خۆت دەرببڕی چی بکەین باشەوە کوژن؟ بڕای ئێوە هەر ئەوەی لە ناو دڵمانە و با بڵێن خۆی بخواتەوە یاخود ڕێگەیە بدۆزینەوە کە لایلایەک بۆ کۆرپەکەمانەکەین هەم باسی جوانیەکانەکەین هەم باسی عاشقە لە دەستچۆکەمانەکەین هەم باسی ئازایەتی و ئەوەی کە ئەمانەوێ بەیانەی مناڵەکەمان چۆن دەربچێت. ئەو کاتەژەکەوێتە هەروەکو فەریدە خانم ئاماژەی پێکردەکەوێتە سەر تێگەیشتنی ئەو دایکە یاخود ئەو بەخێوکەرە چۆن لایلایەکەی بۆیە کە ئایا ئەڵێ سەردڵ خڕبی با مردووبی شەو درەنگە بۆ جێژوانێ یاخود بە شێوازێکی ترکە هەر خۆی ئاماژەی پێکرد خاڵ و مامت لە سەفەرە و بە سەلامەتی بگەڕێنەوە. ئەمانەیان هەمویان شتی کاریگەرن کە ئێمە باسی بکەین. لەوانەیە من ئێستا ئەزانم کە هەمووتان ماندوون زۆر نەچمەوە بەڵام لایەنە دەرونیەکەی هەر ئازارێکی شاراوە کە لە ناو دەرونی مرۆڤدا بێ جا چ ژن بێت چ پیاو بێ بە تایبەتی ئێمەی ژنان کە زۆرمان هەیە دەربڕینی زۆر گرنگە زۆر کاریگەرە دەری ببڕین. جا باسی لاوانەوەمان کرد تەنانەت لاوانەوەش پێگەیەکی خۆی زۆر تایبەتی هەیە. ئەوانەی کە لە شیوەنەکانە ئەلاوێنەوە و بەدەنگێکی بەرز ئەگرین زووتر ئازارەکانیان خەمەکانیان ساڕێژ ئەبێت لەوانەی کە هەر لە دڵی خۆیانان و ئەوان نابێت لە شوێنی خۆیان جوڵە بکەن. کەواتە دەنگی بەرز ئەو ئازارانێک کە هەمانە جا بە چ شێوازێ بێت ئەگەر شێوازەکەمان بە شێوازێکی با بڵێن پەروەردەیی بێت حتمما باشتر بێ. ئەم توێژینەوەی ئێمەش دەستمان پێ کردووە هەوڵ دەدەین لایەنە پۆزیتیڤەکە و لایەنە ئیجابیەکەی بخەینە ڕوو لایەنەکانی تریشی هەر بەرچاو بگرین کە ئەو کاتانە ئەو شتانە نەوتراوە. إلهي نماي جيانم من ويني بخوانم بدل شودري داكم بخوادري دلقيانم بخوادري دلقيانم هي لا يا لا يا لا يا كورباي شيلين ملايا بنواتاكو سبيني مجدي أواتم ديني پەنەڵەکەمان ئێمڕۆ تقریبا با بڵێن 4 کەسین هەرێکەمان بەشێک باسەکەین لە ئەوەی کە خۆمان توێژینەوەمان لەسەر کردووە لەسەر ڕۆڵی لایلایە کاریگەری لایلایە لەسەر مناڵ و کاریگەری لایلایە لەسەر دایک. من زیاتر ئەو کاریگەریانەی کە لەسەر دایکە و دایک چه ئەحساسێکی هەیە من زیاتر باز لە دەرونیەکە یەکەم کە چ ئینێکی دەرونی هەیە کاریگەریکی دەرونی هەیە لە ڕووی با بڵێن هەم کللتور هەم ئەحساسی ناوەکی مرۆڤ
باسەکەی من ئەمڕۆ زیاتر لەسەرەوە بێ ئەم لایلایە کە بە کاریگەرێکی باشی هەیە زۆری هەیە بە جیاواز ینی ئەتوانی بڵێن لەسەر مناڵەکە تا چ ڕادێ کاریگەری هەیە و لە دایکەکە چ کاریگەرێکی هەیە لەسەر خۆی گرنگە کە دایک لایلایە ئەکات بۆ مناڵەکە ئەو هەست و سۆز و ئەحساسانی خۆی کە نەیتوانیوە بە وازحی بیڵێ لە ناو کۆمەلگایە ئەوێ بە زمانێکی دایکانە بۆ مناڵەکەی بکات ئێمە هەر نابێ بڵێن دایک ئەتوانین بڵێن بە خێوکەریش ئەتوانێت نەنک بێت ئەتوانێت پور بێت ئەو کەسەی کە مناڵەکە بە خێوەکات ئەتوە کچ بێ یا کوڕ بێ هەرچەند لە کللتوری ئێمەیە زیاتر لایلایە هەر بۆ کوڕ کراوە بەڵام ئێمە ئێستا من ئەوە زیاتر فەریدە خانم و ئەوانی تر زیاتر باز لەسەر مناڵەکە ئەکەن من زیاد باز لەسەر ئەوەکەم کە ئێمەی ژن زیاد نەمانتوانیوە ئەو هەست و سۆز و ئەحساسانی خۆمان زۆر بە وازحی دەربڕین لە ساڵانی زوون باسی ئیستا ناکەم بەڵام توانیمانە بە زمانێکی ترەوە بە زمانی مناڵەوە ئەوەی کە ویستومانە بیڵین بە تایبەت ئەو هەستانی کە شاراوەیە لە ناو ناخی مرۆڤ و ئەو هەستانی کە دایکانیان ژنان ئەسووتێنێ لە ناوەوە هەستەکەم کاریگەرێکی زۆری هەیە و زۆر لە ڕووی دەرونیشەوە پێویستە و زۆریش باشە کە ئینسان بتوانێت ئەوەی کە لە ناوە چییە بتوانێت بیخاتە سەرزار و جا ئایا بە گۆرانی بێت ئایا بە شعر بێت ئایا بە نووسین و یاخود بە هوەری شێوەکاری بێت ئەم هوەرانە هەمویان باشن من لایلایەژۆک و هوەرێکی دایکانە یاخود بە خێوکەرانە ئەبینم کە ئەتوانێت هەست و سۆزە شاراوەکان زیاتر ڕاوە بکات جاری وایە کە دایکان یا خۆت خوشکان لایلایەکەن لایلایەمان هەیە و لاوانەوەمان هەیە کاتێک کە تۆ لاوانەوە ئەەکەیت جیاوازیەکی هەیە لەگەڵ لایلایە لایلایە زیاتر ئەگەر بچینەوە لایانی لایلایەکی دایکێکی با بڵین کە زیاتر لە هەموو شتێک تێگەیشتی بێ شتە هەستیارەکان بەگوێی مناڵەکەیان ناسەپێنێت و کە دەست و پێت ئەبەستم بە دەسرازەی بن بۆ ئەوەی سەڵنەکەی لە کەلە بچە و پێوەن ئەمانە هەمووی شعر و ئەوانەیە کە کاتێکی لاوانەوەش وتراوە بەڵام ئێمە ئەبێت لاوانەوە و لایلایە جیاوازیەکی بینێ هەردووکیان کاریگەری زۆر باشی هەیە لەسەر لایەنە دەرونیەکەی تەنانەت گریانی لاوانەوەش بە کۆمەڵ زیاتر ئەتوانێت سەبوریت پێ بێت و ئەوانەی کە نەتوانیوە دەری ببڕی بە لایلایە خود بە لاوانە دەری ببڕی بەڵام لایلایەکە جیاوازترە و زۆر زیش کاریگەرە کە بتانی ئەو هەست و سۆزانی خۆت بە ئاشکرا بە وازحی دەرببڕیت سەرەتا پیرۆزبایی یادی دامەزراندنی ناوەندی ئەرشیف و توێژینەوەی ژنی کوردەکەم کە بیرۆکەی خاتوناگیهان ئاکارسەلا و لەم ڕۆژەدا سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆحی پاکی ئەو دادنەوێنم و پیرۆزبایەکی گەرم لە دەستەی دامەزرێنەرانی ئەم ناوەندە جوانەوە سەرجەمژنانی کوردەکەم بێگومان بوونی ئەم پانێڵانە زۆر گرنگە بە تایبەتیش لەم ناوەندەدا بۆ درێژەدان بەکار و چالاکیەکانی ئەم ناوەندەوە زیندووکردنەوەی هەموو ئەو چالاکیە کولتوریانەی کە ژنانی کورد دامەزرێنەری بوون کارێکی زۆر گرنگە و جێگەی دەستخۆشیە لەیلایە یان ئەو گۆرانیە فۆلکلۆرەی کە دایکان زۆر بە نەرمی و بەهادئی بۆ کۆرپەکانیان وتوە هەر لە دێر زەمانەوەوە ئێمە بەردەوام گوێمان لێ بووە کارێکی زۆر جوان بووە و نەخمەیەکی زۆر جوان بووە زۆر جار لە گوندەکاندا کە گوێت لێ بوو زیاتر هەستت بۆ دەربڕینی هەست و ئەحساسە ئەکرد و ئەمە شتێکی زۆر جوانە ئەگەر هەمنەوە بەدواینەوە ئاگاداری ئەم کللتورە بین و ئەوەش بزانین کە ئێمەی دایکانی کورد لەبەر ئەوەی هەمیشە ڕۆڵەکانیان لەدەستداوە هەمیشە ئێمە لەژێر ئەو داگیرکاریە بووین کە بەرمان کراوە و نەوەکانمان بەرگریان کردو زۆر جار دایکان لە پرسەکاندا بۆ لاوانەوەی ڕۆڵەکانیان یاخود بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان ئەم لایلایەیان گوتووە زۆر جوانە و پێویستەنەوەی داهات و ئاگاداری ئەم کللتورە بێت. من موبایل باشترە گیرێ بە کامێرا تۆ زەهینە ڕاستەکە موبایل